ئەمڕۆ بەخێرهاتنی شاندێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە لە شاری جنێفەوە لە ئاستی باڵای ئۆفیسی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئاستی وڵاتانی جیهان سەردانی هەرێمی کوردستانیان کردێ. زۆر بەخێرهاتیان دەکەین و لەگەڵ بەڕێز بەرپرسی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە عێراق و ئۆفیسی هەرێمی کوردستان یادداشتنامەی وەزارەتمان کە چەندین تەوەری گرینگە بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان لە ئاستی تەندروستی گشتی بۆ هاوڵاتیان و بۆ نەخۆشانیش و بۆ دام دەستگاکانیش لە ئاستێکی باش بە هاوکاری و پاڵپشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بهێڵینەوە. هەردەم پاڵپشت و هاوکار و پشتگیر بوونە لە بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکان، کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گۆزراوەکان و ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین کە چەندین نەخۆشیە زیاتر تەرکیز و چاودێری بارودۆخەکە دەکەین بۆی ئەو نەخۆشیەی تای خوێن بمبرونە لە عێراقدا بەربڵاوە و لە هەرێمی کوردستان بەو ئاستا نەبێت و بڵاو ببێتەوە و هەروەها نەخۆشیەکانی سکچوونە کە بەرە وەرزی گەرما دەڕۆین و هەموو نەخۆشیە گوازراوەکان بە شێوەیەکی گشتی و ئاستی چارەسەری و خولی ڕێهێنان بۆی ئەم شاندا بۆ ئێمە گرنگ بوو، بابەتی گرنگیش تاوتوێکرا و ئینشاءڵڵا هەرێمی کوردستان لەو یادداشتی پێشکەشمان کردووە دەبێتە هەرێمێکی تۆمارکراو لە ئاستی جیهاندا لەگەڵ وڵاتانی دیکەی ئەندام لە ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان WHO لە شاری جنێف بە دوواداچوونی ئەوەش دەکەین.